خوای گەورە و میهرەبان بەڕێز پارێزگاری هەولێر بەڕێز جێگری پارێزگاری هەولێر بەڕێز کاک سامان بەڕێوەبەری گشتی وەبەرهێنان میوانە بەڕێزەکان بەخێر بێن. ئەمڕۆ خۆشحاڵین کە قوتابخانەیەکی هەژدە پۆڵی لە شارۆچکەی لە شاری گلوباڵ دەکرێتەوە لە ناو شاری هەولێر. ئەوەی ڕاستی بێ لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوە 55 قوتابخانە دروست کرا لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر و نزیکەی 103 ژووری خوێندن ئیزافە کرا لە ناو قوتابخانەکاندا. هەرچەندە لە کابینەی نوێیەم کاری خزمەتگوزاری زۆر بەرچاو ئەنجام درراوە، بەڵام سێکتەری پەروەردە بێبەش نەبووە لەو کارانەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. بە سوپاسەوە ئەمڕۆ لەلایەن کۆمپانیای ئیسکانەوە کە ئەم قوتابخانەیە دروست کراوە دەتوانین بڵێن لە کابینەی نوێم کە بە درێژایی کابینە کە ئەم قوتابخانەیان دروست کراوە نزیکەی 24,000 قوتابی سوودمەند بووە لە کەوە بچتە قوتابخانەی نوێ و شوێنی نوێی بۆ فەراهەم بکرێت. دەستخۆشیان لێ دەکەین لە کۆمپانیای ناوبراویش هیوادارین قوتابیانیشمان کەشەکی ئارام لە قوتابخانەکان زانستەکانی خۆیان بەرەو پێش بن دەستخۆش بن وڵات ئاوەدان. بە ناوی کۆمپانیای ئیسکان کاک جمشیر یاسین ئەسعەدی و کاک عەلی جمشیر بە خێراتنی پارێزگاری هەولێر و جێگرەکەی و بەڕێوەبەری گشتی دەستەی وەبەرهێنان کاک سامان و هەموو میوانە بەڕێزەکان کاکمان بەڕێوەبەری پەروەردەی گشتی دەکەین. ئێمە تابعاً وەکو کۆمپانیای ئیسکان هەموو کات پاڵپشتی خۆمان بوو بەڕێز حکوومەتی هەرێمی کوردستان دەربڕیوە. ئەوەش بەشێکە لە پاڵپشتەکانمان لە بوو کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە بتوانین خزمەتێکی کەمی شاری هەولێر بکەین. کاک جمشیر هەموو کات ویستێتی خزمەتی شاری هەولێر بکە، لەو کابینەش بێبەش نەبووە خزمەتێکی کەمی حکوومەتی هەرێمی کردووە. بەڕێزیان هەموو کات خزمەتی شاری هەولێری کردووە، ئەوە شێکێکە لە خزمەتەکانی بەڕێزیان. ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە بۆ ئێمە کردنەوەی قوتابخانەیەکی هەژدە پۆلیە لەسەر شێوەیەکی مۆدێرن بە باڵەخانەیەک و شێوازێکی زۆر سەردەمیانە دروست کراوە کە لەلایەن کۆمپانیای ئیسکانەوە دروست کراوە و بۆ کۆمەڵگای گلۆباڵ دروست کراوە. چونکە لێرەدا لەم کۆمەڵگایە ژمارەی کۆمەڵگا هێنەکانیان بینای بینای ماڵەکان نسبەی 3000 بینایە کە زۆر پێویست بوو قوتابخانەیەکی لەم شێوەیە بۆ دروست کرێ. سەرەتای کردنەوەی قوتابخانە لەبەرەوەی لە بیدایەتی ساڵی خوێندن نییە، لەبەر ئەوە ژمارەی قوتابیەکانمان لە ئێستەیە کەمە و ڕۆژانە ڕوو لە زیاد بوونە، چونکە کۆمەڵگاکە ژمارەی دانیشتوانی زۆرە، لەبەر ئەوە پێویست بوو کە ئەم قوتابخانەیە بەم شێوەیە لێرەدا دروست بکرێ و خۆشبەختانە کۆمپانیای ئیسکان هەڵسا بە دروستکردنی و بە دروستکردنی بە شێوەیەکی زۆر جوان و پرۆفیشناڵ. لە دوای ئەوەش پۆلەکانمان ئێمە سێ پۆلی تاقیگەمان هەیە، تاقیگەی فیزیا، کیمیا، ئەحیا، کۆمپیوتەرمان هەیە، ژووری زمانەکانمان هەیە، زمانی عەرەبی، ئینگلیزی، ژووری وێنەکێشانمان هەیە، ژووری کتێبخانەمان هەیە کە ئەمانە وامەوە ئەکا کەشێکی باش بۆ قوتابی بڕەخسێ و قوتابی بتوانێت چێژ لە کاتەکانی ببینێت کە لە قوتابخانەیە، نەک ئەوەی پەرۆشی ئەوە بێ بڕواتە ماڵەوە و چاوەڕێی لێدانی زەنگ بێت و بەرەو ماڵەوە بڕوات و بڵێ ئێمە بەربووین لە قوتابخانە. ئێمە وا ئەکەین ئینشاءالله ئەوەش بەرنامەمانە بە خۆم و ستافەکەمەوە هەموو هەوڵێکە دەین بۆ ئەوەی بە جوانترین شێوە لێرەدا قوتابیەکان پەروەردە بکەین و پێشکەشی کۆمەڵگای بکەین.
زۆر خۆشحاڵین و زۆر دڵمان خۆشە و چەند ڕۆژە لە ئامادەکاری داین لەبەرەوەی ئەو قوتابخانەیە زۆر پێویست بوو لەو سنوورە و هەتا قوتابیەکان بتوانن سوودمەند بن و مامۆستایان بە زۆر شەخرۆشەوە دێنە قوتابخانە و دەرسی خۆیان دەڵێنەوە چونکە لە بیئەیەک و لە شوێنێکی زۆر سەردەمیانە دروستکرایە وانەکانی خۆیان دەڵێنەوە کە 18 پۆلیۆڕێک و پێکە بۆ خوێندن و تاقیگەکانی کیمیا ئەحیا فیزیا و ژووری کۆمپیوتەر و بە شێوەیەکی دیجیتاڵی ئەمەش کاری خۆمان دەکەین لەسەر نظامی وەزارەتی پەروەردەی ئێستا. ئەو هاتیمە قوتابخانە یەکەم ڕۆژە قوتابخانەکەم زۆر بەدڵە. یەکەم ڕۆژ قوتابخانە زۆر دڵخۆش بکەوە قوتابخانەیەکی وا خۆشکرا و مامۆستایەکان باش دیرێکی باش پاک و خاوێن خۆش زۆر خۆشیان زۆر دڵم خۆشەکەوە ئەو قوتابخانەیەکی وا نمونەیە و خۆشکراوەتەوە.